دەبێت و سەرۆکاریان لەگەڵ اقتصاددا هەلێزانن کاڵای هاوردەکە زۆر بە زەحمەت دێتەنەوە ئەم وڵاتانەوە. بەڵام بە هەر حاڵ هەندێک لە قوربانیەکانی سندوقی دراوی نێودەوڵەتی بۆ ئاگاییە گەیشتن کە من یەکێک لە قوربانیەکان قسەیەکیم هێناوە ئاوا دەست پێ دەکات سندوقی دراوی نێودەوڵەتی سەرەتا بە وڵاتانی ئاسیایی ئێمەی گوتووە بازاڵەکانتان بە ڕووی سەرمایە کورتماوەکاندا بکەنەوە وڵاتان ئەم کارەیان کرد و پارە ڕژایە ناومانەوە هەروەکەوەی ئیستا کە لە هەرێمی کوردستاندا ئەم پارەیە کە دێ بە قەرز بۆمان پارە دەڕژێتە ناو بازاڕەکە وەڵام کارەسات لێرەوە دەست پێ دەکات. بەڵام لە ناکاو زیاتر لەم پارەیە ڕۆشتە دەرەوە. هەروەی پێشتر ئاماژەم پێدا ئەگەر 7 ملیارد دۆلار وەکو قەرز لە دەیەی 670دا درابێ بە وڵاتانی جیهانی سێم زیاتر لە 100 ملیارد جگەل لە هینەکەشیان پارەکەی خۆیان لە 100 ملیاریشیان بۆ گەڕاوەتەوە. ئەوە باجارە باسی سیاسەتی پاشکۆیەتی ناکەم کە ئەمانە چۆن ئەم وڵاتانە دەبنە پاشکۆ و دەبنە ئەڵقە لە گوێ سیستمی ئیمپریالیستی سیاسەتی ئیمپریالیستی کە بە ئارەزووی خۆیان گەرانتی بە سەرکردەکان دەدەن لە منتیقە بمێننەوە لەسەر کورسی دەسەڵات خۆیان تەراتێنی کۆمپانیەکانیان بکەن لە منتیقەیە پاشان بە ئارەزووی خۆیان سیاست دابڕێژن بنکە سەربازیەکانیان ئازاد دەبێت لێرە بەدووە بۆ وکرانەوەی بنکە سەربازیەکانیان بۆ کاری سیخوڕی بۆ کاری ئاشکرایی ڕاهتە سەربازیش. بەڵام ئەمە کە قسەی قوربانیانی سندوقی دراوی نێودەوڵەتیە سندوقی دراوی نێودەوڵەتی گوتی ڕێژەکانی قازانج دەبێت بەرز بکرێتەوە دەبێت سیاسەتەکانی دارایی پیادە بکرێن و هەڵاوسانێکی قوڵ دوای ئەمە ڕوویدا. ئەمە خۆیان کە خەڵکی تەبیعی قوربانیانی سندوقی دراوی نێودەوڵەتی لە وڵاتانی ئاسیا من نەمەم لە کتێبێکی دەیڤید هارڤێیەوە دەرهێناوە کە ئەو بەگشتی کۆبەندی قوربانیانی سندوقی دراوی نێودەوڵەتی کۆ کردوتەوە لەو چەند ڕستەیەدا من هێناوە. نرخی موڵکەکان دابەزی سندوق وڵاتانی زیادیدەی هەندا موڵکەکانیان تەنانەت بە نرخگەلی زۆر هەرزانتریش بفرۆشن کە ئیسا خەریکە لێرەشەوە دووبارە دەبێتەوە ئەم پارەیە بڕژێتە وڵاتەکەمانەوە هەرچی موڵکە گشتیەکانە دوای دەفرۆشێن بە هەڕاج دەکرێن نەکە دەفرۆشێن بە کۆمپانیا سەرمایەداریەکان لە منتیقەیە. سەرەتا سندوقی دراوی نێودەوڵەتی تەنها چەند بەرجێکی وە کەمکردنەوەی بەهای پارەی بەسەر وڵاتدا دەسەپێنێت کە وڵاتی قەرزپێدەر گونجاو بێ لەگەڵ ئەم ڕێژەی پارەیە لەگەڵ وڵاتی قەرزپێدەر نابێ بە هیچ جۆرێک تێ بڕێ بەربەرەکانی ئەم هینەکە. بەڵام پاشان دەستەکات بە سەردانی چەند سەپاندنی چەند بەرجێکی دیکە لەسەر بودجەی وڵاتانی قەرزوەرگرتوویانەکەشی ئەوەیە پێی وایە ئەم قەیرانە بۆیە ڕوویداوە و قەرزە بۆ نادرێتەوە هەموو خزمەتگوزاریە گشتەکان لە بودجەی دەوڵەتیەوە دابین دەکرێت بۆ ئەوەی کورتهێنانی بودجە چارەسەر بکرێت پێویستە خزمەتگوزاریانەش ببڕدرێت لەم ناوچەیەدا. ئەمە یەکێکە لە سیاسەتەکانیان ئێستا کە عێراق بانگەشە بۆ ئەوە دەکات یان هەرێمی کوردستان بانگەشە بۆ ئەوە دەکات کە ئەمانە گەورەبوونی حکوومەت کورتهێنانی بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان و هەیە عێراق پەیوەندی بە خزمەتگوزاریە گشتیەکانەوەیە بە تەندروستیەوە هەیە بە کەرتی گەشت و گوزارەوە هەیە بە کەرتی کارەبا و ئاو و کەرتی خوێندن و هەتا دواییەوە هەیە. ئەم کورتهێنانە دەبووە دەگوازنەوە بۆ ئەمە بێئاگالەوەی کە ئەمە خەڵک ئەمە پەیوەندی بە سیاسەتی ئیمپریالیستیانی قەرزی دەرەکیەوە هەیە کە سندوقی دراوی نێودەوڵەتی دەیە بەسەر هەرێمی کوردستاندا بیسەپێنێت. خۆشبەختانەش کە دەبینین سیاسەکانمان شانازی بەوە دەکەن کە هەرێمی کوردستان توانیوێتی و متمانەیە بەدەست بێنێ قەرزی دەرەکی لە سندوقی دراوی نێودەوڵەتی